بەو بابەتە مۆزەفێکی کەسانێکی سادە یاخود لەسەر کۆمپیوتەر یا مۆزەفێکی چۆن بڵێ بەبێ پشت و پەنا دەکرێتە ژوورەوە بەڵام لە کاتێکدا ئەو ئیشە وەزیرێک یاخود مدیر عامێک یاخود ڕاوێژکارێکی یاسایی یاخود ڕاوێژکارێکی ژمێراری هەموو کارانەی پێکردووە طبعاً ئێستا هەر ئێستای کە من قسە ئەکەم لەگەڵتان لەوانەیە کەسانێکە بێ ئەمری گرتنیان هەبێت لە کوالیتی کۆنتترۆڵە ئیش بکەن یاخود کاروباری خۆیان بکەن یاخود بە نمونە لیژنەکان زۆر جار من داواکارم کە وردبینێکی وای تێدا بکرێت لەبەرەوەی کە ینی چۆن بڵێ لینکیان یاخود پەیوەندێکی توندوتۆڵانەیە لەگەڵ یەکدا بۆیە دەکرێت لە خارجی وەزارەتی تەندروستی داواکارم لیژنیان لەسەر پێک بێنێت داوا ناکەم لە پەرلەمان لەبەری پەرلەمان بە 6 مانگ جار یاخود بە ساڵێک جارێک کۆبوونەوەیەکەکەن ئەویش کێشەی زۆریانێ بۆ کێشەی ئەبینی باس کێشەی ڕەگەزەکان کێشەی پێڵاو تێگرنەکان یاخود زۆر حاڵەتی کە ئەبینین یعنی ئای پەرلەمانێک بۆیە داواکارم کە پەرلەمان دەوری خۆی ببینێ یعنی زۆر جار مرۆڤەکان حاڵەتی گۆڕانکاری هۆرمۆنیان تێدا یا هەندێک حاڵەتیان تێدا ناکرێ تەسیر بکاتە سەر ئەو پێگە و ئەو گرنگی بڕیاردانی کە لە پەرلەماندا ڕوئەدا یعنی سابوو من داوا بکەم لە پەرلەمان بەڵام پەرلەمان من سکاڵام لەسەر پەرلەمان خۆشیان تۆمار کردو یعنی داوا بکەین لە کێ بۆیە داواکارم لە بەڕێز یعنی بەڕێزێک وەکو کاک مەسعود وەکو باوکێک کە سەرجەم داواکاری بکە لە بنمونە لە پارتی بانگی کاک مەسرور و کاک نێچیروان بکە لە یەکێتی بانگی کاک پاڤێڵ و کاک لاور و کاک قوبات بکە لە گۆڕان بانگی کاک عومەری سەیعەلی لە حیزبەکانی کە بۆ نمونە لە کۆمەڵ باس بانگی مامۆستا عەلی باپیر لە یەکگرتوو بانگی مامۆستا سڵاحەدین بادین لەنەوەی نوێ کاک شاسوار هەموو ئەمانە بانگ بکرێتەوە کۆ بکرێتەوە داوایان لێ بکرێت کە ئایا ئەم ینی قابلە خۆ لە هەسارەیەکی کەەوە نهاتون ئەم وەزیرانە بە ناوی حیزبەوە قسە ئەکەن ئەم کەسانە پاڵپشتی حزبی بۆ خۆیان دروست دەکەن یعنی ناکرێت وەزیرێک بیا مدیر عامێک بی سەرۆکی لیژنەی کڕینەکە و چەند ساڵ بێ کەسێکی نزیکی خۆت دانی یا مدیر عامێک بی برایەکی خۆت دانی هەموو ئەمانە هۆکارێکە بۆ دروستبوونی ئەو گەندەڵانی کە دروست بۆ بۆی داواکارم لێرەوە یعنی لەبەر خوێنی شەهیدەکان لەبەر هاونیشتمانیان لەبەر ئەو مێژۆ جوانانە یعنی ساگەر ببینە مامجەلال خۆی نەخۆشخانەی هیوای دروست کردووە بنمونە کاک مەسعود شانازی بەوەکە لە مستەشفایەکانی کوردستان چارەسەر کراوە یاخود بنمونە کوڕەکانیان کەسەکانیان لە مەکتەبی تایبەت نەبوونە لەگەڵ کەسانی فەقیردا لە هەمان مەکتەب و هەمان دراست و هەمان مستەشفا چارەسەرکان بەڵام ئێستا بینی کوڕە وەزیر و کوڕە مدیر عام و خۆیان سەرکردەکان لەکوێ خوێنن یاخود لە مەکتەبە تایبەتەکان لە مستەشفا تایبەتەکان چارەسەرەکرێ ببینە هەموو ئەو مدیر عامانە من بەبێت جیاوازی ئەڵێم یعنی هیچ حەبێک هیچ چارەسەرێک نبینی لە مستەشفایەتەکانە بەڵام لە شوێنە هەلەکاندا هەمووی پێشخرا تەواڕی داخرا شوێنەکان داخراوە بەس دەبەرەوەی کە شوێنە تیجاری و بازرگانەکانی خۆیان بەرەو پێش بەرن من باسی ئەوم کردووە لەسەر تەندەرەکان وردبینی بکرێ لەسەر کڕینی دەرمانەکان